سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵە سوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئاڵلقەی 31. دوای چەند ڕۆژ هیچ باس و خەبەرێک نەبوو. پەیامم بۆ نارد بوو بە چی؟ زۆر بە توندی نووسی بووی بە پێی قانونی فڵان و مادەی ئەوەندە بەیان گەورەیە و بۆ خۆی بڕیار دەدا. ئیدارەی ماڵیات کە ڕایگەیاند خەبەریان لە بەیان نییە زۆرتر منی نائومێد کرد. ئەو ساڵە زۆر سارد بوو، بەفرێکی ئێجگار زۆر باری بوو. مانگی دیسامبر ڕۆژێک لە ناکاودا دەفایزەم کوتی هەوا زۆر ساردە و ئەمڕۆ بووەتە 23 دەرەجەی ژێر سەفر. ئەو سەرما سەختە ئەو فکرەی بۆ دروست کردم ئێستا بەیان بەم سەرما و سەخڵەتە بڵێ لەکوێ بێت. لە خەیاڵی خۆمدا وام دادەنا کە بەیان ماڵی نییە و لە دەرێ دەژی. هیچم لەدەست نەدەهات کەوتمە فکری ئەوەی کە پۆل بخەمە حیسابە بانکیەکەیەوە. تەلێفۆنم بۆ بانک کرد و کوتم دەم هەوێت ئەوەندە پارە بخەمە ژمارە حسابی کچەکەم. ناو کاتی لەدایکبوونی بەیانمدایە. کوتی کچەکەت شتەکانی نەهێنین. کوتم دەزانم تکات لێ دەکەم پەیامێکی بۆ دابنێ و بڵێ ئاگای لە خۆی بێت. بە شێوەی قسەکردنمدا تێگەیشت کە چەندە نیگەرانم و قەولیدا ئەو کارە بکات. چەند جار کوتی دایک و باوکی بێچارە. لەوە بەدووە جارجار تەلێفۆنی دەکرد و بە کورتی دەیکوت حیسابی بانکی بەیان فعالە. ئەو کورتە خەبەرە ئارامی دەکردمەوە و بەو مانایە بوو کە بەیان خەریکی ژیانە. هەمیشە لە هەوڵدا بووم خەبەری سڵامەتی بەیان بزانم و بۆ ئەو مەبەستە ڕێگای جۆرا و جۆرم تاقی دەکردەوە. کاگا ئەحمەد زۆر یارمەتی دەدام و ئێجگار بە دەربەست بوو. زۆر جار خۆی پەیوەندی بە کەسایەتی حکوومەتی یا حیزبیەوە دەگرت. لەگەڵ دوو پارێزەری بەناوبانگ مارگارێتا ڤالسترۆم ئەندامی پارلمانی ئوروپا و هەروەها خانمی نالین باکسی ئەندام و کاربەدەستی حیزبی سۆسیال دموکراتی سوێد پەیوەندیم کرد. ڕۆژی شەممە 30 2011 تووشی ڕووداوێکی سەیر بووم. شەوەکەی حاڵم زۆر خراپ بوو. سەعات 3 دوانیوە شەو چوومە دیوەکەی بەیان و لە ژێر بێنەکەی ئەودا گریام و لەبەری پاڕامەوە کە خەبەرێکم پێبدا. پێشنیوەڕۆ بوو کە بە عادەتی هەمیشەیی چاوم لە ئیمەیلەکانم کرد. سکرتەری مارگارێتا ڤالسترۆم جوابی نووسی بوو کە بەداخەوە ناتوانێت کارێک بکات. بە تەلێفۆن لەگەڵ یەدۆڵای بیگلەری کە پێشتر بەڵێنی دابوو کارێکم بۆ بکات خەریکی گفتوگۆ بووم. ڕێک هەر لەو کاتەدا زەنگی تەلێفۆنی ماڵەوە دایچڵەکاندم و خوڕپەی خستە دڵم. بەیان دوای 990 ڕۆژ ینی زیاتر لە 2 ساڵ و 7 مانگ سەعات 12:25 تەلێفۆنی کرد. بە دەنگی بەرز هاوارم کرد بەیان گیان. کوتی مەقیژێنە و مەگری قسە بکە. بیرم کردووی ویستم گوێم لە دەنگت بێ کە وای کوت توانیم خۆم کۆ بکەمەوە. بە لە سەرخۆیی هەواڵی دەستەشکاوەکانم و سڵامەتی منی پرسی و ئیسراری کرد بچمە لای دوکتر. لە وەزعی هەموو خزمان و نزیکانی پرسی. کوتی کێ ماوە و کێ مردووە. هەواڵی ماڵەکەمانی پرسی کە چ گۆڕانکاریە کراوە. کاتێک ئەو ڕۆیشت پارابۆلەکەمان لە کار کەوتبوو تەنانەت پرسیاری ئەوەشی کرد. بە وردی جوابم دەداوە. بێجگە لە حاڵ و وەزعی خۆی هیچم لێ نەپرسی. کوتم بەیان گیان زۆرم پێخۆشە بتبینم لە هەر کوێیەک و لای هەر کەسێک و جێگایەک کە تۆ پێت باش بێت هەر ئێستا دەتوانم بێم. زوو دەیکوت نا نیگەران مەبە نزیکم لێت و تۆ پێویست نییە بیت. من ئێستا تەلێفۆن بۆ شوێنێک دەکەم و بۆ ئێوارێ دێمەوە بۆلات. تا 2 ساعتی دیکە پێت دەڵێم کەی دەگەمە ئەوێ. دوای تەلێفۆنەکە زەنگم بۆ نزیکان و بۆ ئەحمەدی ئەسکەندەری لێدا و بۆم گێڕانەوە کە قەرارە ئێوارەی ئەمڕۆ بەیان بێتەوە بۆلام. دوای کەمتر لە سەعاتێک دیسان تەلێفۆنی کردەوە. ئەمجار ڕەفتاری جۆرێکی تر بوو. زۆر بە دڵتەنگی دەدووە دەیقیژاند و دەگریا.
منیش دەستم کردە گریان. بەدەم گریانەوە دیسان هێندێک پرسیاری کرد و لەگەڵ فایزە قسەی کرد و هەواڵی کچەکان و نەوەکانی لێپرسی. کوتی تازە ئەمڕۆ ناتوانم بێم. قەولیدا هەموو ڕۆژێک تەلەفۆنم بۆ بکە. بەڵام هەرەو جارە بوو ئیتر خەبەرم لێی نەما. ئەو شێوە قسەکردن و گریانەی ئەوەندەی دیکە دەردمی گران کرد. هەمیشە چاوەڕوانی تەلەفۆنی بووم و بە هەر چرکەیەک دادەچڵەکەم. کاتێک کە خەریکی پێداچوونەوە بە پەروەندەکەیدا بووم، بۆم دەرکەوت کە 3 هەفتە دوای ئەم پەیوەندیە تەلەفۆنیە بە پێی نووسراوەی ڕۆژی 19 هەشتی 2011 بەیان بیستویەتی سەردانێکی ماڵەوە بکات. لەم پەروەندەیەدا کە هی سۆسیالی شاری ئوپسالایە نووسراوە سەنتەری ژنان پێیوا بووە کە چونکە بەیان بەهۆی کێشەی ناموسیەوە لە 2 ساڵ و چەند مانگی ڕابردوودا لە زۆر شوێنی جیاواز بە نهێنی ژیاوە، چوونەوەی بۆ ماڵێ بە مەسلحەت نازانن و نەیان هێشتووە بگەڕێتەوە. ئاگاداربوون لە وەزعی بەیان. لە مانگی ئاگۆستی 2011دا هاوڕێیەکم بە ناوی پەروینی نەودینیان لە شاری هانۆفەری ئاڵمان بە نەخۆشی فەوتی کرد. من ساڵی 1357 و لە جەرگەی خەبات و شۆڕشدا لە شاری سنا لەگەڵ ئەو ئاشنا بووم. پەروین ئینسانێکی تێگەیشت و لێبڕاو، چالاک، ڕووخۆش و میهرەبان بوو. ئەو لە ڕێکخستنی ژنان لە شورای ژنانی سنا دەوری بەرچاوی هەبوو. هەرو سەردەما خەبات و تێکۆشانی خۆی بە کۆمەڵەوە گرێدا. بۆ کاری سیاسی و یارمەتیدان بە خەڵکی چەوساوە و هەژار بوو بە مامۆستا و ماوەیەک لە دێهاتەکانی مەریوان کاری کرد. پاییزی ساڵی 1359 هەتاوی واتە 1970 زاینی لەلایەن کۆمیتەی ژنانی کۆمەڵەوە بۆ ئەرکی تەشکیلاتی ناردرایە تاران. لەوێ بێجگەل لە ئەرک و کاری تەشکیلاتی ماوەیەک وەک کرێکاری کارخانەی ستارلایت کاری کرد. لە تاران لەگەڵ دکتۆر سەعیدی یەزدیان ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و بەرپرسی ڕێکخراوی دەرەوەی کوردستان ژیانی هاوبەشیان پێکێنا. کاتێک تەشکیلاتی کۆمەڵە لە تاران کەوتە ژێر چاوەدێری پۆلیس و هێرشی کرایە سەر، ئەوانیش گیران. زۆر بەداخەوە دکتۆر سەعید ئێعدام کرا، بەڵام پەروین کە لە زیندان تووشی نەخۆشیەکی سەخت ببوو ئازاد کرا. پەروین ساڵی 1994 بە یارمەتی کەسوکار و هاوڕێکانی هاتە ئاڵمان. نەخۆشیەکەی چارەسەری نەبوو، ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو خراپی دەچوو. سەرەڕای نەخۆشی و لاوازی هەرگیز کۆڵی نەدا و لە چالاکیە سیاسیەکانی شاری هانۆفەر بەشداری دەکرد. نەخۆشیەکەی پەروین دەگمەن بوو. بەداخوازی دکتۆرەکانی بۆ دۆزینەوەی چارەسەریەک بۆ ئەو نەوعە نەخۆشیە هەموو چەشنە هاوکاریەکی ئەوانی کرد. پەروین بۆ منیش پاڵپشتێکی کەموێنە بوو لە ڕۆژە سەختەکانی مانگی خەرمانانی ساڵی 1358 هەتاوی و لە کاتی تیربارانکرانی براکانم ماجید و ئەمجەددا. هەروەها دواتر بۆ نەخۆشی و ئێش و دەردەکانی بەیانیش هاوفکر و جێی ڕازونیازم بوو. لەگەڵ چەند کەس لە هاوڕێ و دۆستان بۆ بەشداری لە ڕێوڕەسمی ناشتن و ڕێزلێگرتنی چوین بۆ ئاڵمان. بە فڕۆکە چوینە شاری هامبۆرگ و لەوێوە بە قەتار چوینە هانۆفەر. لە ناو تەیارەی سوێد بۆ ئاڵمان لە تەنیشت خانمێکەوە ئافاق دانیشت بووم. من ئەوم پێشتر جارێک لە ساڵەکانی 90 زاینی دیبوو، پێکەوە بەربووینە قسەکردن. دیارە زۆرتر سەبارەت بە پەروین و بیرەوەریەکانی قسەمان دەکرد. من بیرەوەریەکی پەروینم لە کاتی شەڕەکەی 23 پوشپەڕی ساڵی 1358 هەتاوی لە ناو شاری مەریوان بۆ گێڕاوە کە گوێی دامێ و هیچی نەکوت. وەختی خۆی ئەم بیرەوەریەم بۆ بەیان گێڕابووەوە. بەرحاڵ دواتر کە سواری ئۆتۆبوس بووین، دیسان لە لای من دانیشت. دەستی گرتم و کوتی دەنگ هەڵ نەبڕی، با کەس نەزانێت، بەیان لای منە. کوتی تەنیا دەبێت لە بینی خۆماندا بێت. ئەو خوشکەکەی لە ڕێکخراوەیەک بۆ یارمەتی بەو ژن و کچانەی وا کێشەی ناموسیان هەیە کار دەکەن. کوتی کە بیرەوەریەکەی منی لە بابەت پەروین لە بەیان بیستووە،
حەپەسام و باوەڕم نەدەکرد، بەڵام وام نەکرد کە سەرنجی دەوروبەر ڕابکێشم. یەک دوو جاری تر لەوێ بە کورتی قسەمان کرد و ژمارە تەلەفۆنی خۆی پێدا. دوای گەڕانەوەم بۆ سوێد لە ستۆکۆڵم چوومە لای و کوتی لە ساڵی 2009 بەیان لەلای ئەوانە. باسی ئەوەی کرد کە بەیان کوتوویەتی دایکم ئازاری دەدام و نەمتوانیوە بە دڵی خۆم جل لەبەرکەم موزیک گوێ بگرم، هاوڕێکانم ببینم و هاوڕێی کوڕم هەبێت. بەیان بیرەوەری خۆی و بەسەرهاتی ئێمەی بۆ ئەو باس کردبوو. ئافاق کوتی بە بەیان دەڵێم لەگەڵ دایکت لە ئاڵمان بووین، چونکە ئەو بۆ زۆر شت بە دوادا چوون دەکا و با لە زمانی خۆمەوە بیبیسێت کە لە ئاڵمان تۆم دیوە. ئەگینا ئەگەر من باسی نەکەم و لە جێگەی دیکەوە خەبەرەکە ببیسێت باش نییە. بەو خانمەم کوت کە بەیان چەند ساڵە لە نەخۆشی دەرونی ڕەنج دەبا و تکام لێکرد کە یارمەتی بدەن لە ژێر چاوەدێری دەرووناسی پسپۆڕ نەخۆشیەکەی چارەسەر بکرێ. پاشان کوتی ئێستا حاڵی باش نییە و لە نەخۆشخانە کەوتووە. پێداگریەکی زۆرم کرد بۆ ئەوەی بتوانم بیبینم. کوتی جارێ حەز ناکا و زۆر دەترسێت و نیگەرانە کە تۆ بزانی ئەو لە نەخۆشخانەیە و ئەوەشی بە دکتورەکەی و بە بەرپرسانی ئەوێ ڕاگەیاندووە. ئافاق کە خۆی چاوەدێری تەندروستیە پێیکوتم کاریوان نەکەم و ئەوە بۆ بەیان هیچ باش نییە و یارمەتیەکی نادا. پرسم بە دەرووناسەکەی خۆم کرد. کوتی مادام ئەو پێی خۆش نییە نابێ بچی و لەوانەیە چوونەکەت ئەنجامی باشی نەبێت و وەزعی ئەو خراپتر بکات. بە قسەیم کرد و نەچووم. بۆ من گرنگترین شت چارەسەری جددی نەخۆشیەکەی بەیان بوو. کوتم بۆ چاوپێکەوتنی حازرم لە هەر کوێیەک و لە لای هەر کەسێک کە ئەو پێی باش بێت دیدارمان هەبێت. ئەو پەیوەندیە لەگەڵ ئافاق بۆ من زۆر گرنگ و پڕبایەخ بوو. لە ڕاستیدا نەمدەزانی لەو ماوەیەدا کە بەیان لە ماڵێ ڕۆیشتووە چی بەسەر هاتووە و ئێستا ببووە پرسیار بۆم کە ئافاق بۆچی باسی بەیانی بۆ کردم. پێم وابوو ئەو لە جوملەی کەسانێکە کە بەدەگمەن هەڵدەکەون و نمونەی مرۆڤێکی گەورە و دڵسۆزە. لەمێژ بوو بەیانم نەدی بوو بێ ئەندازە بیرم دەکرد و تامەزرۆی دیتنی بووم. داوای وێنەیەکی تازەی بەیانم لێ کرد، کوتی نابێت. هەمیشە لە بیری ئەوەدا بووم کە بەیان چۆنی پێباش بێت من دەبێ وا بکەم و ڕێز بگرم لە خواست و ویستی ئەو. ئافاق قەولیدا کە زوو سەردانی بکات و لە وەزعی ئەو ئاگادارم بکات. شەوێکی درەنگ تەلەفۆنی بۆ کردم و ناوی خانمێکی کوت و پرسی دەیناسی؟ کوتم بەڵێ دەیناسم و ئەویش نەخۆشی دەرونی هەیە. کوتی ئەویش لەو نەخۆشخانەیە کە بەیانی لێیە. بوونی ئەو لەو نەخۆشخانەیە بەیانی بە چەشنێک نیگەران کردووە کە بە دکتور و کارمەندەکانی کوتووە کە ئەم کەسە خانەوادەی ئەو دەناسێ و ڕەنگە بەهۆی ئەوەوە هەموو کەس بزانێت کە ئەو لەوێ بەستەریە. ئەوەش گرفتێکی دیکە بوو. دەمزانی کە بوونی ئەو ژنە نەخۆشە لەوێ گرفتی بەیان زیاتر دەکا. هەرواش بوو. شەو و نیوە شەو تەلەفۆنی بۆ دەکردم و دەیکوت بەیان لە نەخۆشخانە لە لای منە. شەوێک کە لە ماڵی حشمەت لە شاری وسترۆز مابوومەوە سەعات 3 نیوە شەو زەنگی بۆ لێدام و هەمووان بە دەنگی تەلەفۆنەکە وەخەبەر هاتن. هێندێک جار کە تەلەفۆنی دەکرد دەیهەویست تەلەفۆنەکە ببا بۆ بەیان تا لەگەڵ من قسە بکات. کاربەدەستانی نەخۆشخانە پێیان کوتبوو کە حەقی نییە کاری وا بکات، بەڵام ئەو گوێی نەدەدانێ. بە ئافاقم کوت بۆ بەیان بگێڕێتەوە کە ئەو خانمە نەخۆشە تەلەفۆنی بۆ من کردووە و خەبەری ئەوی بە من داوە، بەڵام من لەبەر ڕێز بۆ خواستی ئەو نایم بۆ دیداری. ئافاق لە پێشدا دوودڵ بوو، بەڵام ڕۆژی دوایی ئاگاداری کردم کە پەیامەکەمی گەیاندووە. ئەو خانمە نەخۆشە چ بە تەلەفۆن و چ بە دیدار لەگەڵ دۆستان و خزمانی کە دەچوون بۆ سەردانی بۆیانی گەڕابووەوە کە بەیانیش لەوەیە. بە یارمەتی هاوڕەیەک ژمارەی تەلەفۆنی دکتورەکە و 2 کەس لە بەرپرسانی ئەو نەخۆشخانەیەم پەیدا کرد و زەنگم بۆ هەرسێکیان لێدا. دەمزانی کە بە پێی یاسا حەقیان نییە سەبارەت بە نەخۆشەکانیان جوابی پرسیاری خەڵک بدەنەوە. بەو حاڵە پێم وابوو وەک ئینسانگەلی مرۆڤ دۆست دەتوانن گوێم لێ بگرن و زۆر شتم بۆ باسکردن. نازانم چۆن و چەندە کاریگەری لەسەریان بوو. بەیان ماوەیەک لەو نەخۆشخانە بووە. دوای ئەوەی کە وەزعی باشتر دەبێت ئیتر لەوێ نامێنێت.
دواتر دەچێتە ڕێکخراوێکی تری ژنان بە ناوی پارێزەرانی ژنانی جەوان. لە دیدارێکدا ئافاق پێی کوتم کە ئەو پێی باش نەبووە کە بەیان چووەتە ئەو جێگا تازەیە، بەڵام نەیدەتوانی بەری پێ بگرێت و کوتی ڕەفتاریشی لەگەڵم گۆڕاوە و سەرد و سڕ بووە. پێشتر بەیان زۆر بڕوای بەم خانمە بووە و لە شوێنێک کوتوێتی کە لە 100% باوەڕی پێی بووە. تەنانەت زیاتر لە 100,000 کڕۆن پارەکە من بۆم ناردبوو ماوەیەک لە لای ئەویدا بوو کە بۆی هەڵگرێت. من بە درێژایی ئەو ماوەیە بەردەوام لە ڕێگای حیسابی بانکیەوە پارەم بۆ دەنارد. هەر لە سەرەتای هاتنمان بۆ سوئێد من بەردەوام پارەم بۆ 2 ڕۆژی بەیان پاشەکەوت دەکرد و هەزاران خەون و خەیاڵم بۆ داهاتووی بوو. کە تووشی ئەم وەزعە بووین پێم باش بوو کە پارەکە بکەوێتە بەردەستی تا بتوانێت کەڵکی لێوەربگرێت. هەروەها هەمیشە و لە هەموو بوارێکدا بنەماڵەم پاڵپشتم بوون و لەم مەسەلەیەشدا زۆر یارمەتیان داوم. ئافاق کوتی هەوڵم ئەوە بوو کە بەیان وردە وردە پەیوەندیت لەگەڵ دروست بکاتەوە، بەڵام نەمتوانی وە قانەعی بکەم. گێڕایەوە کە زۆر جار چاو لە سایتەکەی کاک فواد دەکا و لەوێ چاوی لە وێنەیەکی من کردووە کە لە باوەشیدایە بەهێدام. کوتی کە ئەم وێنەیەی پیشانی ئەو داوە و هاوکات دڵی پڕ بووە و گریاوە. بەیان لە جوابی ئافاقدا کە هەوڵی دەدا لەگەڵ من پەیوەندی بگرێت کوتوویەتی هەر کات ئەوەندە بەهێز بم کە بۆی ڕوون بکەمەوە بۆچی ڕۆیشتوم حتممە ئەو کارە دەکەم و پەیوەندی لەگەڵ دایکم دەگرم. ئافاق هەروەها ناو و ئادرسی دوکتورەکەی بەیانی دامێ. بە یارمەتی ئەحمەدی ئەسکەندەری نامەیەکم بۆ ئەو دوکتورە نووسی کە ئەویش جوابی نەداوە. نەمانی بەیان لە ڕێکخراوەکەی ئافاق بووە هۆی ئەوە کە پەیوەندیم لەگەڵی نەمێنێ و ئیتر زۆر کەم خەبەرم لێی دەبوو. بە چەند مانگ جارێک دەمبیست کە کەسێک لە شوێنێک بەیانی دیوە. ئێوارەیەک هاوڕەیەکم تەلێفۆنی بۆ کردم و زۆر بە خۆشحاڵیەوە کوتی کە لە شوێنێکی وەرزشی بەیانی دیوە. کوتی دوای ئەوەی بەیان زانی ئەوم دیوە دەست بەجێ جلەکانی لەبەر کرد و ڕۆیشت. جارێکی تریش ئەوی لەوێ دیبوو، بەڵام ئەم جارە لەگەڵ یەکتری چاکوچۆنیان کردبوو. بە دوای ئەوەدا بەیان ئیتر نەچبووەوە ئەو شوێنە. نووسین و وشە هەرگیز ناتوانێت هەستم نیشان بدا کە چۆن ژیانم ڕادەبوارد و چه حاڵێکم هەبوو. جارێکی تر لە ڕێگای بەرپرسانی سۆسیالی ستۆکۆڵمەوە لێرە لە ئوپسالا کەسێکیان پێناساندم. ئەویش نردمیە لای خانمێک کە پێشتر جارێک چوبوومە لای و ئەو کات باشی وەرنەگرتم و ڕەفتاری دۆستانە نەبوو. ئەم جارەش نەیدەویست وەختم بداتێ، بەڵام کە کوتم فڵانە کەس منی ناردووە ئەوسا وەختێکی پێدام. لەگەڵ ئەحمەدی ئەسکەندەری لە دیسامبری 2012 چوین بۆ لای. سەر لە نوێ ئەوەی پێویست بوو بۆم گێڕاوە و داوام لێکرد لە حاڵ و وەزعی بەیان ئاگادارم بکەن. هەروەها داوام کرد کە ئەوان یان ئیدارەیەکی دەوڵەتی بەیان هان بدەن تا پەیوەندیم لەگەڵ بگرێت. کوتی ئاگای لە بەیان نییە و ئەوان بە پێی یاسا کار دەکەن. هەر کارێکی دژ بە یاسا جرمە و ئەنجامی خراپی بۆ ئەوان دەبێت و تەنانەت لەوانەیە کارەکەشیان لەدەست بدەن. قسەی زۆرمان کرد، بەڵام دەستکەوتێکی نەبوو. کوتی هەر کارێک بکەم وەک نامە نووسین، پارە ناردن و چوونی ئیدارە جۆرا و جۆرەکان نەکەر قازانجێکی نییە، بەڵکو زیانی زۆرترە و ڕەوتی شاردنەوە و نەهێنی کاری بەیان جددیتر و درێژتر دەکا. ساڵی 2013 چەند مانگێک هیچ خەبەرێکم لە بەیان نەبوو. کاتێک دەچوومە ستۆکۆڵم ڕوخساری هەموو کچە گەنجێک لە بەرچاوم دەبووە بەیان. لەو بارودۆخەدا ڕۆژێک لەسەر کارەکەم حیشمت تەلێفۆنی بۆ کردم و پرسیاری کرد خەبەر و باسی بەیان چییە؟ کوتم ماوەیە کە هیچ خەبەرم لێی نییە. کوتی کەسێک پێی کوتوم لە شوێنێک کە ئەو کار دەکا بەیانیش لەوێیە، واتە هاوکارن. کوتی بە قسەی ئەو کەسە بەیان حاڵی باشە و لە شوێنی کارەکەی زۆر لێی ڕازین. هەروەها سەر و وەزع و جلو بەرگ و خواردنی باش و نۆرماڵە. هەرچەندم کرد حیشمت نەیگوت ئەو کەسە کێیە. کوتی ئەو کەسە داوای لێ کردوم هیچ نەڵێم و پابندم بە قەولەکەم. بیستنی ئەو خەبەرە بووە هۆی دڵخۆشیم، بەڵام ئەوەی کە حیشمت پێی نەکوتم کەسەکە کێیە زۆری پێناڕەحەت بووم. چەند ڕۆژ دواتر دایکی و هاوکاری بەیان کە هاوڕێی خۆم بوو تەلێفۆنی بۆ کردم و کوتی پێمان خۆشە بینە دیدارت. هاوکارەکەی بەیان و دایکی هاتنە ماڵێ و
دوای ماوەیە کچەکەی کوتی حەز دەکەم پێکەوە دوو کەسی کەمێک قسە بکەین کە وای کۆت ترس کەوتە دڵم وەکە وەختانە بوو کە هەواڵی کارەساتێکیان پێدەدام. کوتی 6-7 مانگە لەگەڵ بەیان بوونەتە هاوکار، حاڵی باشە و سەروەزعی ڕێکوپێکە، ئەرکەکانی بەباشی جێبەجێ دەکا و زۆری لێ ڕازین. باسی هەموو شتێکی بەیانی بۆ کردم. کوتی قسەم لەگەڵ ناکا و جوابی سڵاوم ناداتەوە. هەروەها کوتی بە نووسراوە کورتە پەیامێکم بۆ دانا، نووسی بووم کە هەر چەشنە کارێکت هەبێت من لێرەم و حەز دەکەم بۆ تی بکەم. ئەم کچە هاوکارەی بەیان کوتی کە هاوسەرەکەی پێی کوتووە تۆ خۆت دایکی و بۆ ئەوەی لە وەزعی دایکی بەیان تێبگەی دەبێ هێندێک جار خۆت بخەیە جێی دایکی و پێی بڵێ کە بەیان دەبینی. هەردووکمان گریاین و باوەڕم نەدەکرد چەند مانگ هاوڕێکەی بەیان ئاگای لە بەیان بوو بێ و شتێکی بە من نەکوت بێت. باوەڕم نەدەکرد لەبەر ئەوەی کە ئێمە و ئەو بنەماڵەیە هاوڕێی چەندین ساڵەی یەکتر بووین و هاوڕێیەتیمان لە تەمەنی بەیان زیاتر بوو. هاوکارەکەی بەیان کوتی باش وایە ئەم شتە بە کەس نەڵێ. دڵنیام کرد کە بە کەس نەڵێم. هێندێک باسی بەیانم بۆ کرد و داوام لێ کرد هەر کاتێک گونجاو بوو خەبەری سڵامەتی ئەوم پێ بدا. لە ڕۆژی لەدایکبوونی بەیاندا دیاری پێدا بوو پێی دەڵێت کە ئەوان دۆست و هاوڕێ بوون بە ئەم پەیوەندیە هەر بەردەوام بێ. بەیان بە کورتی جواب دەداتەوە و دەڵێت ئاوا بێت باشە. دواتر یەک دوو وێنەی بەیانی بۆ ناردم. چەند جار چاوەکانی ماچ کرد کە بەیانی پێدەبینێ و کوتم بۆ خۆت بڕیار بدە و هەر شتێکت پێ باش بێ وا بکە. نەیکوت لەکوێ کار دەکەن و منیش نەمپرسی. تێدەکۆشام لە بیرم بێ کە هەست و ئێحساسم زاڵ نەبێ بەسەر منتیق و عەقڵمدا. لەوە بەدووە جارجار خەبەری سڵامەتی بەیانی پێدەدام. ساڵ و مانگەکان تێپەڕ دەبوون و بەیان هیچ پەیوەندیەکی نەگرت. نیگەران بووم. داوام لە خانمە هاوکارەکەی کرد کە ئادرەسی ماڵی بەیانم بداتێ تا بتوانم نامەیەکی بۆ بنووسم. نەیدامێ. پێم کوت شوێنی هاتن و چوون و ڕێگاکەیم پێ بڵێ بچمە سەرڕێ لە دوورەوە بۆ یەک جاریش بوو بێت بیبینم. ئەویشی نەکوت. کەوتمە فکری ئەوەی کە بەبێ ئەوەی گرفتێک بۆ و خانمە دروست بکەم شوێنی کارەکەیان بدۆزمەوە و لەسەر ڕێگای بەیان دانیشم و لانی کەم جارێک تاقە یەک جار بیبینم. بەهۆی دۆستێکەوە جێگاکەم پەیدا کرد. بەیانیەکی زوو سەعات 7 چوومە ئەو شوێنە و تا سەعات 5 ئێوارێ مامەوە و نەمتوانی ئەوێ بەجێ بێڵم و بڕۆم. حەزم دەکرد بست بە بستی ئەو شەقام و کوچە و کۆڵانە ماچ بکەم کە بەیان پەیدا دەڕوا. چەند ڕۆژ وام کرد و چوومە هەمان شوێن، بەڵام بەیانم هەر نەدی. ڕۆژی 9 مانگی مەی 2014 هاوکارەکەی بەیان بە تەلەفۆن کوتی ئەمڕۆ بەیانم بان کردە دیوێک و پێم کوت دایکت دەبینم و خەبەری تۆی لێ دەپرسم کە لە جوابدا دەڵێ هیچ خەبەرێکی لێت نییە. کوتم دایکت زۆر نەخۆشە و بیری تۆ دەکا و ئارەزوویەتی پەیوەندیت لەگەڵ بگرێت. لە جوابدا بەیان سەرەتا گوێی لێگرتم بەڵام بەبێ جوابدانەوە هەستا و ڕۆیشتە دەر. دواتر هاوکارەکەی بەیان ئاگاداری کردم کە بەیان دەبوو ڕۆژی 19 مەی لەسەر کار بوایە بەڵام نەهاتووە و تەلەفۆنیشی نەکردووە بۆچی نەهاتووەتەوە. نەمدەزانی چ ڕووی داوە. دواتر زانیم کە بەیان ئیتر ئەم کارەی جێهێشتووە و هەرگیز نەچوەتەوە ئەوێ. دۆستێک پێشنیاری کرد کەسێک بەکرێ بگرین لە ستۆکۆڵم بە دوایدا بگەڕێت. پێم باش نەبوو حەزم نەدەکرد کارێک بکەین بەیان پێی ناخۆش بێ.